بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست سەرڕای بەرزبوونەوەی نرخی نەوت و گەشتنی 200 ملیارەکەی بەغداد تاوکو ئێستا حکوومەت هێرێ وادەی دابشکردنی موچەی مانگی سێی ڕانەگەیاندووە. ئەمە لە کاتێکدا بەشێک لە خانەنشینان و فەرمانبەران و مامۆسایانی زانکۆ لە سنووری پارێزگای سلێمانی تاوکو ئێستا موچەی مانگی دووشیان وەرنەگرتووە. هاوکاتەر ئەمڕۆ کۆمپانیای دیلۆیت راپۆرتێکی لەبارەی داهاتی نەوتێرم لە ساڵی ڕابردوو بڵاو کردەوە و بەپێی راپۆرتەکە داهاتی نەوتێرە نزیکەی 10 ملیار دلار بۆ بەڵام 3 ملیار و 963 میلیۆن دلاری بە حکوومەتی هەرێم ماوەتەوە لەو بڕێژ لە سەدا چواردەی داهاتی نەوتێرێمی کوردستان بۆ کرێبۆری ڕۆشت و هەر بەپێی راپۆرتەکەی دیلۆیت 930 میلیارد دیناری نەوتێرم لە بانکێکی لوبنان دەستی بەسەرداگیراوە. لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ هەریەک لە بەڕێزان نەبەردکەریم پسپۆڕی دارایی لە ستۆدیۆ هەروە نیاز عەبدوڵڵا ڕۆژنامەنووس قسە لەسەر کێشەی موچە و دوایین راپۆرتی کۆمپانیای دیلۆیت دەکەین. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. مامۆستا بەخێر بن. ئەگە سەرەتا بەر لەوەی بچین سەر بابەتی موچەکە دەمەوێت سەرنجی بەڕێز بزانمە سەر راپۆرتەکەی دیلۆیت کە هەرچەندە دواش کەوتووە ئەمڕۆ بڵین داهاتوە ناردەی ساڵی ڕابردووی بڵاو کردەوە کە 152 میلیۆن بەرمیل نەوتیان هەناردە کردووە. داهاتەکەی 9 ملیار و 189 میلیۆن دلار بووە، ئەوەی کە بۆ حکوومەت ماوەتەوە 3 ملیار و 963 میلیۆن دلارە. سەرنجی بەڕێزت ئەومە چیمان پێدەڵێ لەبارەی دۆسیە نەوتە؟ بەناوی خۆی گەورە و بەخشندە شەوی ئەوە بینەرانیشتان باش. طبعاً کۆمپانیای دیلۆیت ئەو ئەرقام و داتایانەی کە وڵاوی کاتەوە بێشکۆک و بەڕێزان ئاماژەتان پێ کرد کاتەکەی درەنگ بووە، چونکە دەرمقاڕنەیەکەین بە ئەو ئەرقام و داتایانەی کە لە حکوومەتی عێراقیا بڵاو بێتەوە. من ئەمڕۆ کە متابعەمە کرد حکوومەتی عێراقی ئەمڕۆ مانگی دووی داهاتی مانگی دووی 2022 فرۆشتنی نەوتی حکوومەتی عێراقی بڵاو کردوێتەوە. ئەگەر سیر ئەرقامەکانی بۆ نمونە کۆمپانیای دیلۆیت بکەین کە کۆمەڵێک بۆ نمونە خاڵی خستۆتە ڕوو سەرباریەوەی بۆ نمونە دەکرێت خودی کۆمپانیای دیلۆتیش کە ئەگەر لە ڕوانگە عالەمێکەوە سیری بکەم کۆمپانیای لە ئێستادا بۆ نمونە لەژێر کۆمەڵێک بۆ نمونە نیشانەی پرسیاردایە هەر بۆ خۆی حکوومەتی هەرێمی کوردستان بە خاتریەوەی کە حکوومەتێکە هەمیشە بە دوای ئەو سێکتەر و ئەو کۆمپانیایانە ئەو لایەنانەوە بێکە ئەم گەندەڵی ئەم فەزاحەتانی کە لە هەرێمی کوردستانایە بۆیان پەردەپۆش بکەن. ئەوەی کە کۆمپانیای دیلۆتیش بڵاوی کردوێتەوە دەرخەری ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان و ئوستافەی کە من هەمیشە وتمە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوانەی کە ئیداری ئەم سێکتەر و ئەم بوارەیان داوە دەرخەری ئەوەیە کە بە شێوازێکی زۆر بۆ نمونە ناستراتیژیانە نەعەقلانەی دارێمێنەوە بۆ چونکە لە نەتیجاوە بینین کە زیاتر لە 150 داهاتی فرۆشتنی نەوتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کۆمپانیا و بۆ مستحقاتی کۆمپانیەکانەوە کەمتر لە بۆ نمونە لە 150 بۆ داهاتی حکوومەتی هەرێمی کوردستانە. خۆ بۆ نمونە ئەگەر بێت و من پێش بەرنامەکە گفتوگویەکەومان کرد ئەگەر بێت و بۆ مقارنەیەکی ساڵی 2013 و ساڵی 2022 بکەین لە نێوانی بابەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانە ببینە لە ساڵی 2013 حکوومەتی هەرێمی کوردستان خاوەنی بۆ 13 دلار قەرز نەبووە لە بوارەکانی نەوت و فرۆشتنی نەوتە و خاوەنی بۆ نزیکەی 12 ملیارد دلاری ئەمریکی بۆ لایەن حکوومەتی عێراقی بۆی هاتووە. بەڵام دروست دوای 9 ساڵ کە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی نەوتە فرۆشی لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان خاوەنی زیاتر لە 32 ملیار قەرزی فرۆشتنی نەوت و مستحقاتی کۆمپانیەکان و موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانەوە مە لە هیچ منطقێکی دارایە جێگەی نەبووتەوە. بۆ نمونە هەرێمی کوردستان کە خاوەنی بۆ 4 پارێزگایان 3 پارێزگایە هەموو ساڵ لەلایەن حکوومەتی عێراقی و نزیکەی 12 ملیارد دلاری ئەمریکی بۆ بەڵام لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ نزیکەی 8 دانە ساڵە پشتی لەو 12 بۆ 13 ملیارد دلار ئەمریکی کردووە پشتی بە فرۆشتنی نەوتی خۆی بەستووە داهاتی ناوخۆی خۆی بەستووە کە کەمترە بۆن لە 6 ملیارد دلاری ئەمریکی کە وەکو کۆمپانیای دیلۆیت ئاماژەی پێەکە. ئەمە کۆی ئەم خاڵانە دەرخەری ئەوەن کە بۆ نمونە ئەم ستراتیژیە ئەم بیرکردنەوە لە ئیدارەدانی سێکتەرە دارایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان تەنها یەک ئامادەی سەرەکیە پێکی ئێمە کە نەوت بەسەر بەخۆ فرۆشین داهات و خەزینەی بۆ نمونە حیزبەکان و بنەوەڵەکان بەهێزەکەینەوە داهاتی هاوڵاتی سفرەکەینەوە کە نەوت نافرۆشینەوە بۆ نمونە داهات و بودجەمە لە حکوومەتی عێراقیەوە بۆ دێت داهاتی هاوڵاتی لە ئاسێکی زۆر باشە. ئەس مامۆستا دوای سەرنجی تریشمان دەوێت بەستە سەر ئەوەی کەوتت پێشتر لە 2013 تقریبا 14 ملیارد دلار کە دوای ساڵ بووجە لە عێراقات 14 ملیارد دلار بوو لە بەغداوە هات. ئێستا لە ساڵی ڕابردوو داهاتی نەوتەکە نزیکەی 4 میلیاریش نییە بۆ هەرێم ماوەتەوە، یعنی ساڵانە 10 میلیارد دلار زیانی لە ئابووری هەرێم داوە.
ساڵانە بەپێی تۆ نزیکەی 4 میلیارد بۆ نەداهاتی نەوتەکەماوەتەوە بەتەنیشتی ئەوە داهاتی ناوخۆشە بوو لە حکوومەت یاریمی کوردستان نابێ بۆنەوەیش حساب بکەین کە حکوومەت یاریمی کوردستان بە داهاتی ناوخۆ بەفرۆشینەوەتەوە زیاتر لە نزیکەی 6 میلیارد بۆ 7 میلیاری هەبووە بەڵام بەم پێوەرە گەر سەیری بکە حکوومەت یاریمی کوردستان بۆ جگلەوەی کە پار ساڵ داهات لە هەرێمی کوردستانە باش بووە تو حسابی ساڵی 2020 ساڵی 2019 کە حکوومەت یاریمی کوردستان خاوەنی مانگیەوە هەبووە 0 دلاری ئەمریکی بۆ لە فرۆشتنی نەوتی یاریمی کوردستانە کەوا بۆ ئاماژەم پێکرد فرۆشتنی نەوتی یاریمی کوردستانە ساڵی 2014 تاوەکو ئێستا و تامالانی هەیە یەک ئامانجی سەرەکی هەیە خەزینەی ئەحزابەکان و خێزانەکان پڕ بە ساڵان 10 میلیارد دلار زیانی لە ئابووری هەرێمدا هەموو ساڵێک 10 میلیارد دلار زیانی لە ئابووری هەرێمی کوردستانە وەکو داهات وەکو قەرزیش 32 میلیارد دلاری ئەمریکی قەرزی ناوتە سەر حکوومەت یاریمی کوردستان دەگەڕێم وڵات نیازخان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت دەمەوێت سەرنجی بەڕێزیش بزانم دوایی لەسەر موچەش قسە دەکەین سەبارەت بە کۆمپانیای دیلۆیت بە پێی ڕاپۆرتی کە دیلۆیت وڵای کردوتەوە تەنها بۆ کرێی بۆری لە ساڵ چواردەی داهاتی نەوت بۆ کرێی بۆری ڕۆشتووە کە لە سەدانەوەی لە سنووری کوردستانە لە سەدا چواری لە سنووری تورکایە لەی شوێنێکی دنیادا هەیە داهاتی نەوتداوە هەڕاج بکرێتەوە ئەوەندەی بۆ کرێی بۆری بڕوات سڵاو لە ئێوە لە میوانە بەڕێزەکەتان زۆر سپاس ئەمێ ئەوە بڵێم کە سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان لە دوای ساڵی 1994ەوە کاتێک کە بەرهەمهێنان کرا لە بەشێکی بیرەنەوتەکانی هەرێمی کوردستان کە ئەو کات لە بیرەنەوتەکانی تەقتەق و بەشێکی ناوچەکانی دیکەکران تا ئێستا ئەکرێ بڵێن داهاتێکی بەهەدەرچووە لە پێناو بەرژەوەندی گشتی خەڵکی هەرێمی کوردستان زۆرینەی ئەو داهاتەی کە قازانجمەندەکان لێی تا ئێستا بەرجەستە بوون یاخود سوودمەند بوون گروپێکی دیاریکراوی دەسەڵات بووە لە هەرێمی کوردستان کە گروپێکی ئۆلیگارشی تەواوی حکومڕانن کە کەمینەیەکن حکومڕانی زۆرینەی هەرێمی کوردستانەکەن ئەم سیاسەتەی نەوت لەو کاتەوە بۆ هۆکاری ئەوەی کە کەمینەیەکی بەرپرسانی سیاسی پێی دەوڵەمەند بن و هەموو ئەم بەرپرسە سیاسیانە مڵکوماڵەکانیان لە ئێستادا دیارن و ئەم بەرپرسە سیاسیانە هەر هێندە نەبوو کە مڵکوماڵەکانیان بە شێوەیەکی نایاسایی لە پەناینەوتەوە بەهێز بکەن بەڵکو ئەم کەسایەتیانە یاخود ئەم بەرپرسیانە ئەم بەرپرسانە بوونە خاوەنی میلیشیا و بوونە خاوەنی هێزی تایبەت لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە و ناوەندە فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و دوابەدوای ئەمە تەواوی ئەم داهاتەی نەوت کە ئێستا بەکار هاتووە بۆ گروپی کەمینەی حکومڕان لە هەرێمی کوردستان و لە هەمان کاتە جۆرێک لە سیاسەتی لێ بەرهەم هاتووە کە ئەم جۆرە سیاسەتە بۆ چەوسانەوەی ئەو خەڵکە بێت لە هەرێمی کوردستان کە چینێکی ڕەخنەگرن یاخود ناڕازین لە دەسەڵات واتە بەمانایەک ئەم سیاسەتە ئابووری هەرێمی کوردستان سیاسەتێکی دروست یاخود پڕ لە استراتیژ و خاوەن استراتیژی کورتخایان یا درێژخایان نەبووە بەڵکو جۆرێک لەوە بەرهێنان بووە کە بە تەواوی کۆتایی هاتووە لە پێناو گروپێکی دەسەڵات و بەڵگەی ئەوەی کە لە راپۆرتەکەی دیلۆیتدا هەیە کە تەنیا داهاتی نەوتی هەرێمی کوردستان لە 9 میلیارد دلار لە 144 چۆتەوە خەزێنی حکوومەت دواتە بۆ حکوومەت گەڕاوەتەوە و 5 ملیاری بۆ خەرجی تێچووی نەوت و بەکارهێنانەکانی دیکە بۆ سەلمێنەری ئەوەیە کە تەنانەت بۆ بەرهێنانکردن لە خودی ئەم نەوتە لە پێناو قازانج نییە لە پێناو پیشەسازیکردن نییە لە هەرێمی کوردستان لە پێناو بوژانەوە نییە بەڵکو ئامانجێکی دیکەیە ئەوەی کە کرێی بۆ ڕێکانی نەوتە کرێی گواستنەوەی نەوتە ئێمە زانین زۆربەی و قازانجە تا ئێستا بۆ کۆمپانیای کارەوە ڕوونیشەکە کۆمپانیای کار سەر بە پارتی دیموکرات و بنەماڵەی بەرزانین. بەڵێ بەڵێ ئەی سەبارەت بە بڵین ئەو 638 میلیۆن دلاری کە لە بانکێکی لوبنان دەستی بە سەداگیراوە کە بە پارەکەی خۆمان 930 میلیارد دینار دەکات بۆچی ئەوە کەم تەرخە من پارەیەک دەنێرێت بۆ بانکێکی لوبنانی لەوێ دەستی بە سەدابیگیرێ لێرە قەیرانی موچە هەبێ؟ کاک حەکیمەمە کێشەیە کە چەند ساڵێکە وجودی هەیە لە سەردەمی ئاشتی هەورامەوە یەکێک لەو گەورە ڕاوێژکارانی بیانیانی کە ئەو کات لە سەردەمی ئاشتی هەورامی دانرابوو بەپێی هەموو بەڵگەنامەکان یەکێک بوو لەو کەسایەتیانەی کە وەساطەتی کردبوو بۆ ئەوەی ئەو پارانە لە بانکە لوبنانیەکەدا بنرێ و ئەم پارەیە لە دوجاردا لە ماوەی پێشوو بینیمان لە ساڵی ڕابردوو زۆر بە دیاریکراوی
ناکۆکی لە نێوان سەرۆکی حکومەت و سەرۆکی هەرێمی کوردستان لێکەوتەوە و تەنانەت کەناڵە ڕاگەیاندنەکانیان کەوتنە تۆمەتبارکردن و تاوانبارکردنی یەکتری. ئەم دۆسەیە تا ئێستا بە هەڵواسراوی ماوەتەوە ئەوەی کە تا ئێستا لە پشتەوەی باسکردنی ئەم پارانە هەن بەشێکی ئەم پارانە بۆ سپیکردنەوە نێردراون بۆ ئەوێ ئەو بانکە لوبنانیە بەکارهێنراوە بۆ سپیکردنەوەی پارە و لە هەمان کاتا گواستنەوەی پارە لە نێوان بەشێکی بانکەکانی دیکە تا بچێتە سەر هەژماری بەشێکی بەرپرسەکان. بۆیە ئەم دۆسەیە بە هەڵواسراوی تا ئێستا ماوەتەوە حکومەتی هەرێمی کوردستانیش بۆ خۆی نەیتوانیەوە چارەسەری ئەمە بکا بە شێوەیەکی فەرمی کە ئەڵێم حکومەتی هەرێمی کوردستان مەبەستم لە خودی مەسرور بارزانیە کە تا ئێستا ئەم دۆسەیە ئەگەڕنەوە بۆ سەردەمی نێچیروان بارزانی وە کێشەکەش هەر ئەم بانکە نییە و تەنانەت هاڵت بانک لە تورکیا یەکێکە لەو بانکانەی دیکە کە تا ئێستا کێشەی پارەکانی هەرێمی کوردستان بەتابەت لە دۆسەی نەوت تا ئێستا بە هەڵواسراوی ماوەتەوە لەوێ و بە جۆرێک زۆر جار تورکیا دەستی گرتووە بەسەر ئەو بانکانە یاخود بە شێوەیەکی سیاسی هەوڵی داوە بەکاری بێنەوە وەکو فشار بۆ سەر حکومەتی هەرێمی کوردستان. بۆیە لە دوایین جاردا کاتێک کە وەزارەتی نەوت لە دوای قسەکانی مەسرور بارزانی لە دوبەی ئەو نووسراوی کە ئاراستەی حکومەتی هەرێمی کوردستانی کرد یەکێک لە سێ خاڵەکە داوای ئەوە ئەکا کە حکومەتی هەرێمی کوردستان هەژمارێک بکاتەوە بە هەماهەنگی لەگەڵ حکومەتی عێراق لە بانکێکی متمانە پێکراو کە تەواوی داهاتی نەوت و گازی هەرێمی کوردستان بچێتە سەر ئەو بانکە. بۆیە کێشەی هەژماری بانکەکانیش بەشێکە لەو پرۆسەی گەندەڵی و ناشەفافیەتەی کە تا ئێستا لە چوارچەوەی دۆسەی نەوت بەڵێ سوپاس دەکەم دەگەرم وڵات دواتە لەسەر مچە شخصەکەی ماوەسەدەمێ سەرنجی بەڕێزی بزانمە سەکرەی بۆریەکە کە 870 ملیۆن دۆلاری لە سنووری کوردستانە لە سەدا چلی کۆمپانیای کارە لە سەدا 60 ڕۆژنەفتە تقریبا لە سەدا 9 داهاتی نەوت بۆ کرێی بۆرە لە کاتێکە لە عێراق لە خاکی خۆی دۆلارێک نادات شتێکی ئاساییە یعنی یاخود بۆ چێمە کراوە. طبعا کا حەکیم بەر لە هەموو شتێک لە ماوەکانی ڕابردووە حکومەتی عێراق و بەتایبەتی وەزارەتی نەوتی حکومەتی عێراقی ئاماژە بەوەکەن کە بەپێی مادەی 56 و قانونی موازنەی ساڵی 2021 بە نرخی خەرجی بۆ نمونە هەناردەکردنی نەوتی عێراقا ئەچنەوە کە بە ئوردنە ئەڕوە و سەرباری ئەوەی کە بە ڕێژێکی زۆر کەمیش بۆ حکومەتی عێراقی دیاری کراوە. من لە ماوەکانی ڕابردووە وتم ئێمە چەند گیرۆدەی بۆ نمونە ئەحزابە سیاسیەکان و بەتایبەتی تر بۆ نمونە یەکێتی و پارتین بەوەی کە بۆ نمونە کەوتونەتە ژێربارێکی خراپی داهاتووی دارایی و نەک بۆ ئێستا و بۆ داهاتوش ئەوەندەش بۆ نمونە گیرۆدەی بۆ نمونە ئەم بەناو کۆمپانیایانین کە بۆ نمونە بەڕاستی دەستیان بەسەر سەروەت و داهاتی حکومەتی هەرێمی کوردستان ئاگرتووە. بە نمونە بۆ نمونە کۆمپانیای کار و خودی بۆ نمونە ئەم بەڕێزە بە ناوی شێخ بازەوە کە پێم وانە لە هیچ بوارێکە ئایدۆلۆژیەکی ئەوەندە بەهێزی هەیە کە بتوانێت بۆ سێکتەرێکی داهاتی باش بۆ وڵاتەکەی خۆی دابین بکە. لە نەتیجا دەرخەری ئەوەیە کە ئەم حکوومەتەوە ئەم دەسەڵاتدارانە لە نەتیجا تەواوی داهات و سێکتەری داهات و دارایی حکومەتی هەرێمی کوردستانی خصوصا نێوانی ئەو دەستی ئەو کۆمپانیایانەوەی کە لە باکستێج و لە باگراوندا سەرنجام بۆ نمونە کۆمپانیای خودی خۆیانن بە ڕێگەی دەستی دو دەستی سێ بۆ نمونە ئەم داهاتیان بۆ گەڕێتەوە. کە حەکی من ئەمێ بۆ نمونە تەنها مقارنەی مانگی دوو بکەم لە نێوانی حکومەتی عێراق و حکومەتی هەرێمی کوردستانە ئەگەر بێت و نەوت بفرۆشێ. باش طبعا بەپێی داتاکانی حکومەتی عێراقی لە مانگی دووە کە ئەم مانگی 2022 زیاتر لە 92 ملیۆن بەرمیل نەوتی فرۆشتووە و داهاتەکەی کردوویەتی نزیکەی 8 ملیار و 810 ملیۆن دیناری 10 ملیۆن دلاری ئەمریکی و بە معدلی نزیکەی 94 دلار و 936 سنت بۆ هەر بەرمیلێک بە دلار فرۆشراوە. خۆگەر بێت و بۆ نمونە مەرقامە دیسانەوە بۆ حکومەتی هەرێمی کوردستان وەگەر بێت و حکومەتی هەرێمی کوردستان بەپێی لێدوانەکانی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان حکومەتی هەرێمی کوردستان بۆ مانگی دوو ڕۆژانە بۆ نمونە 500,000 بەرمیل نەوتی فرۆشت بێ. ئەگەر بۆ نمونە تەقسیم و دابەشێکی بکەی ئەکاتە نزیکەی 15 ملیۆن بەرمیل نەوت بۆ مانگی دوو و ئەگەر بۆ نمونە بە نرخی حکومەتی عێراقی بیفرۆشی کە 94 دلار و 936 سنتەکە داهاتەکە ڕێک دروست ئەکاتە 2 تریلیۆن و 666 ملیار و 250 ملیۆن دیناری عێراقی. ئەگەر بێت و بۆ نمونە بە حکومەتی عێراقی بەپێی قانونی بودجەی 2021 500,000 بەرمیل نەوتەکەی بفرۆشت باە داهاتەکەی بەس بۆ مانگی دوو 2 تریلیۆن و 66 ملیار و 250 ملیۆن دیناری عێراقی. ئەگەر ئەوەی هەرێمی فرۆشت بێ ئەگەر بەس تەنها 500,000ەکەی حکومەتی هەرێمی کوردستان حکومەتی عێراقی بفرۆشێ
2 تریلیۆن و 66 میلیارد و 250 بۆ خەزیێنەی دەوڵات بەڵێ بۆ خەزیێنەی حکوومەت یاریمی کوردستانیش وەکەی ئەگەر حکوومەت عێراقی بفرۆشێ بەڵام وەرە سەیری معادلەیە بکە حکوومەت یاریمی کوردستان خۆی فرۆشتنێکی بۆ مێنێتەوە 800 بۆ 37 میلیارد دیناری عێراقی بۆ مێنێتەوە لەکوێ 2 تریلیۆن و 66 میلیارد و 250 میلیۆن بگەڕێتەوە بۆ 800 بۆ نمونە 37 میلیارد دیناری عێراقی یعنی بۆ نمونە نزیکەی تۆ بۆ نمونە 1 تریلیۆن و 300 میلیارد زیان لە خۆت بەس بە خاطری ئەوەی چیە وڵا خۆم نەوتی سەر بەخۆ فرۆشم خۆگەر بۆ نمونە بێت و بۆ نمونە ئەگەر حکوومەتی عێراقی پێی قانونی 2021 و قانونی موازنەی 2021 ڕێکارەکانی خۆی بگرێتە بەرەو دەمە حکوومەتی عێراقی بۆ هێنەوەتی حکوومەتی هەرێمی کوردستان بفرۆشێت چونکە لە قانونی موازنە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی اتفاقیان لەسەرەوە کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی 250,000 بەرمیل نەوتە ناردەی حکوومەتی عێراقی بکە وەرە ئەگەر بێت و بۆ نمونە ئەمە بەڕاستی کار حەکیمە نەمیشەوتومە ئەم معادلە اقتصادیانە بۆ نمونە خەڵکانێک ئەگەر لە خراپترین ئاسی تێگەیشتنی دارایی بن تێگەن لە معادلی آخر نەبوو ناکرێ بۆ نمونە حکوومەتی عێراقی بەرمیل نەوتت بۆ بفرۆشێ بە $100 تۆ بڵێ نەخێر نامەوێ خۆمی فرۆشم بۆ نمونە بە $40 ئاخرەمە چی ڤیژنێک و چی ئایدیایەک و چی دنیابینێکی ئابووریتیە کە تۆ بۆ نەمەوەکو دەستکەوت دەبینیتەوە کەوابوو من هەمیشە ئەڵێم فرۆشتنی نەوت هۆکارێکی سەرەکی بووە بۆ ئەوەی کە ئەمانە خەزینەی خۆیانی پێپڕ بکەن طبعاً کە حەکیم لە بواری اقتصادا دوو هۆکاری سەرەکی هەیە بۆ ئەوەی کە داهاتی پێ بەهێز بکە یەکیان بۆ نمونە ئەم فرۆشتنی بازرگانی فرۆشتنی نەوتەکە بە شێوازی قاچاقی زیاتر لە کۆمەلگای شەرقیەوە بوارێکی تریان بواری سەکەنە ببینە لە هەرێمی کوردستانە ئەم دوو حزبە دەستیان بۆ دووبارە بردووە یەکەم نەوت و غاز بە قاچاقی فرۆشن کە سەرچاوەیەکی باشی داهاتە دووهم بۆ نسێری کە لە بواری سەکەنە ئەبینی کاک حەکیم لە ساڵی 2014 بە پێی قانون بڕۆ دەستەی و بەرهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێوەبەرایەتی و بەرهێنانی سلێمانیش ببینە لە ساڵی 2014 یەک پرۆژەی و بەرهێنان نییە مۆڵەتی هەبێ بەڵام ڕۆژ بە ڕۆژ پرۆژەی و بەرهێنان لە هەرێمی کوردستانە و پرۆژەی سەکەین لە هەرێمی کوردستانە ئەکرێت و شاخ و دەشت و دۆڵ هەمووی کرا بە شقە و بەبینا بۆچی بە خاتریەوەی کە خەزینەی بۆ نەبەرسەکان و حکوومەت بۆ زیاد بکە لە نەتیجەکە ئەمەیە یعنی ئەمەی کە ئەکرێت لە هەرێمی کوردستانە هیچ دیدگایەک و هیچ ئایدیایەکی ئابووری نیە ئەوەی کە بۆ نەبەڕێستەڵی بۆ نمونە کرێ حەقی بۆڕی نەبوو ناکرێ بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی خاوەن بۆ ڕێگەی هەستاوە بۆ ڕێکی فرۆشتەوە بە کۆمپانیایەک و ئێستا بۆ نمونە بۆ هەر بەرمیلێک $1 بۆ کۆمپانیایە یاخرەمە بۆ نمە چی دنیابینی نییە کە یان بەڕاستی بۆ نمونە ئەمە زاڵمی یانەگەر سەیری مەساحەکەش بکە ینی پێ و داتایانی کە باسەگرێ مەساحەی تورکیا بۆ نەزۆرتر لەو مەساحی کە لە هەرێمی کوردستانە هەیە کەوابوو بۆ نمونە ئەمەی بۆ من ئێستا کە کۆمپانیای کاریان بۆ لێرش کۆمپانیای قەیوان و کۆمپانیای نازانم کۆمەڵە کۆمپانیای تریش بنونە بە هەرێمی کوردستان و هەوڵاتیانی هەرێمی کوردستانیەکان بەڕاستی دوژمنیش بەمەیناکە بەڕاستی بۆ نمونەگەر دوژمنانی کوردیش کامانەوە وێنایەکەن کە خەڵکێک دوژمنی هەرێمی کوردستان بووە ئەمی بەسەر هەرێمی کوردستانە نەهێنەوە آخر ناکرێ بۆ نمونە تۆ لە ماوەی 8 ساڵە بۆ نمونە هاوڵاتیان 18 ساڵ بچەوسێنیتەوە و $32 میلیارد قرض بێنیتە سەر خۆشت و باس لەوەش بکەی کە ئابوورێکی بەهێزمانێ بۆ من لەو منتەدا ئابووری کە لە دووبەیە کراوە سەرۆکی حکوومەت باس لە چییە کە ئاخر تۆ دنیابینی سەرۆکی حکوومەتەمە بڵێ وڵا هاوڵاتیان هەرێمی کوردستان خاوەن سیارەی خۆیانەوە هاوڵاتیان هەرێمی کوردستان بۆ منە خەرجیان زیادی کردی باشە کاکە وەرە سیارەکانی هاوڵاتیان هەرێمی کوردستان زیادی کردووە کاکە وەرە کاکە سیارەش لە هاوڵاتیان هەرێمی کوردستان وەربگرۆمە چی دنیابینێکە بۆ اقتصاد دنیابینینەوەتانێکە بۆ نمونە تۆ نەوتی هەرێمی کوردستانە فرۆشی ڕێک مقارنەیەکی بە نەوتی حکوومەتی عێراقی کە داهاتەکەی بۆ خەزینەی حکوومەتی هەرێمی کوردستان بگەڕێتەوە غازی هەرێمی کوردستان بۆ نمونە سەرۆکی وڵاتی تورکیا لە تەلەڤیزیۆن ئاماژە بەوە کە ئەڵێ بە غازی شیمالی عێراق ئەمان بۆ نمونە زۆر بە وشەیە قەڵسن بەڵام کەسێکیان جەراعەتی ئەوەیان تیانە وەڵامی بۆ نمونە و خەڵکانە بنەوە کە باس لە شیمالی عێراقن ئەڵێ بە غازی شیمالی عێراق ماڵەکانی تورکیا گەرمەکەینەوە ئەی زەحمەت نەبێ جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە تۆ غاز بۆ دووبەی و بۆ وڵاتانی ئەوروپا ئەنێریت بەس زستانی ئەم ساڵ چەند هاوڵاتی و چەند خێزانی پێشمەرگە بە دووکەڵی خەڵوز لە ماڵەکانی خۆیان خنکان و ڕۆژیان نەکردەوە کەوابوو ئەمە دنیابینینەکەی ئایا تۆ بۆ نمونە خەزینەی خۆت بەهێزەکە یان خەزینی بۆ وڵاتەکان و خەزینی حزابەکان و وڵاتیان پێێزێت سوپاس دەکەم دەگرێن بڵات نیازخان سەبارەت بە کێشەی موچە بە بۆچوونی بەڕێزت ئێستا هیچ پاساوێکەیە کە موچە دابەش ناکرێت ئێستا بۆ نمونە موچەی مانگی سێوادەکەی دیاری نەکراوە سەراوەی کە 200 میلیارەکەی بەغدە لە چەند ڕۆژی ڕابردوو گەیشت ئەوە نرخی تێگرای نەوت پێشبین دەکرێت بۆ هەر بەرمیلێک نەوت سەر و $115 بێ بڵێنەوە داهاتی ناوخۆ ئێستا بەشێک لە خانەنشینان بڵێنگیان لە زدان هەیە بەشێکیان تا ئێستا موچیان وەرنەگرتووە هی مانگی دوو تا ئێستا وادەی مانگی سێژ دیاری نەکراوە هیچ پاساوێک هەیە بۆ ئەمە کاک حەکیم نەک هەر ئێستا چەندین ساڵە هیچ پاساوێک نییە بۆ دابش نەکردنی موچە هیچ پاساوێک نییە پاساوێکی ڕەوا نییە بۆ ئەوەی کە خەڵک بێ بەش بکرێت لە داهاتی گشتی هەرێمی کوردستان کە
تەواوی ئەم داهاتانە مڵکی گشتین نەک مڵکی تایبەتی. ئەمە ئەوەی کە ئێستا بەکارهێنرێت لە هەرێمی کوردستان تایبەت بە دابەشنەکردنی موچە، ئەم بە قۆناغە کەڵەکە بۆ درێژخایەنەی کە چەندین ساڵە درێژەی کێشاوە لە هەژارکردنی خەڵک ئەگەر پێشە خەڵکێک ئەگەر دەوڵەمەند بوو بێ لە قۆناغێکی دیاریکرا و بەشێکی ئەو خەڵکە ئەوەی کە بە شێوەیەکی ڕەوا بە شێوەیەکی پاککاری کردبێ، ئێستا ئەم خەڵکە کەمینەیەکی کارکردنیان ماوە و ئەو خەڵکەی دیکە کە هەژار بوو بێت یا لە ئاستێکی مامناوەند بوو بێ ئێستا هەژارەوە هەژارەکە چۆتە خوار هێڵی هەژاری بەمانایەک ئاستی بژێوی خەڵک بە ڕێژەیەکی زۆر زۆردا بەزیوە و لە هەمان کات لەگەڵەوەی کە داهات و سەرچاوەی داهاتی تاکە کەس لە ئاستێکی زۆر زۆر نزم و خراپایە و لە هەمان کاتا ڕۆژانە ڕێژەی نرخی پێداویستەکانی بازار بە تایبەت لە خۆراک لە سوتەمەنی بەرەو ئاستی بەرزبوونەوە ئەڕۆن. هەموو ئەمانش لە کاتێکدایە کە حکوومەت خۆی بە جۆرێک ڕەوایەتی داوە بەوەی کە دۆخی بازار بەرەو گرانتر بڕوا و خەڵکیش ئەوەی کە هەژارە هەژارتر بێ و ئەوەی کە برسیە برسیتر بێ و بەداخەوە پێشە ئەوترا خەڵک نامرێت لە برسا، خەڵک نامرێت لە سەرما، بەڵام هەموو هاوکێشەکانی ئەم ساڵانەی دوایی بە تایبەت ئەم ساڵ لە ساڵی 2022 سەلماندی بەڵێ خەڵک لە برسا لە هەرێمی کوردستان ئەمرێ، بەڵێ خەڵک لە برسا خۆیە کوژێ، بەڵێ خەڵک لە سەرما ئەمرێت. بۆیە هەموو ئەم هەنگاوانەی کە ئێستا هەن لە مەسلەی دابەشنەکردنی موچە هیچ پاساوێکی ڕەوای نییە و حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەک ئەڕوانێتە ژیانی خەڵک وەکوەی کە چاکسازی بە ئەنجام گەیاند بێ و ڕێژەی هەلی کاری زیاد کرد بێت، بەڵام لە زمینەی ژیانی ڕاستەقینەی خەڵک ئێمە هیچ یەکێک لەم بەرهەمانە نابینین بە پێچەوانەوە لەو شوێنانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتێکە کە پارەی موچەی خەڵکی نادات لە هەرێمی کوردستان، بەڵام لە هەمان کاتاڵێ ئێمە ڕێژەی داهاتی هەرێمی کوردستانمان بەرز کردوتەوە. بەڵام ئەو داهاتێک کە وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نەوە ئەڵێن داهاتیان پێ بەرز کردوتەوە، ئەمە داهاتێکە لە ڕێگەی چەسانەوەی خەڵک و برسیکردنی خەڵک لە ڕێگەی زیادکردنی ڕسومات و باجەوە. واتە ئەگەر وەزارەتێک ئێستا ڕێژەی داهاتەکەی لە 100% یا بە هەر ڕێژەیەکی دیکە زیادی کردبێت لە ڕێگەی باج و ڕسوماتەوەیە و ئەم باج و ڕسوماتەش خەڵک ناچارە بیدا لەبەرەوەی ئەگەر نەیدات هیچێکێک لە ڕێکارەکانی کاری لە فەرمانگە حکوومیەکان لە هەرێمی کوردستان بەڕێوە ناچێت. ئەمە جگەلەوەی لەگەڵەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان موچە نادا بە خەڵک، بەڵام خزمەتگوزاری گشتەکانی دیکە بە تەواوی بەرەو پەککەوتن ئەڕۆن. بۆ نمونە بە تایبەت لە کەرتی تەندروستی بە پلەی یەک پاشان لە کەرتی پەروەردە. بۆ نمونە لە کەرتی تەندروستی پێشووتر کەسێک لە هەرێمی کوردستان ئەگەر هەژار بواە بە 2000 بۆ 5000 دینار ئەیتوانی بچێتە نەخۆشخانەیەکی حکومی و تەواوی چارەسەرەکانی خۆی جێبەجێ بکات. بەڵام ئێستا هەمان ئەم کەسە ئەگەر لە 700 بۆ 800,000 دینار کەمتری پێبێت ناتوانێت بچێت لە نەخۆشخانەیەک چارەسەری خۆی پێ بکات. بەمانایەک ئێستا بە ناوی بەهێزکردنی کەرتی تایبەت خزمەتگوزاری کەرتەکانی گشتیش لە هاوڵاتیان سەندراونەتەوە. بەمانایەک ئەمەی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بە ئەنجامی ئەگەیەنێت بە ناوی چاکسازی یاخود دابشکردنی موچە یاخود فرۆشینەوت یاخود وەکوی کە مەسرور بارزانی پلانێتی وەکوی کە ڕایەگەێنێ لە کۆنفرانسەکەی ووزە لە دووبەی ئەوەی کە گاز لە داهات و هەناردە بکەن، هەموو ئەمانە بە جۆرێک استراتیژە کە لە پێناو دەوڵەمەندکردنی گروپێکی کەمینەیە و ئەکرێ بڵێم لە پێناو تاڵانکردنی داهاتی نەوەی داهاتووی هەرێمی کوردستانیشە. بۆیە لە ناو ئەم بازنەی کە ئێستا بەڕێوە ئەچێت لە هەژارکردنی خەڵک بە تایبەت ئەوەی کە لە بەردەم بانکەکان بەڕێوە ئەچێت، ئەمە سەلمێنەری ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت ئەم کابینەیە کە زۆر بانگەشەی چاکسازیەکە هیچ جۆرە چاکسازیەکی نەکردووە و کاتێک کە سیولە لە بانک نامێنێ واتە ئیتر تەواو ئەمە لووتکەی هەرسی سیاسەتی ئابووری و قەیرانی ئابووریە لە ناوچەیە یاخود لە هەرێمی کوردستان یاخود لەژێر سایەی حکوومەتی هەرێمی کوردستان و زۆر بە دیاریکراویش ئەمەوێ ئەوە بڵێم کاک حەکیم لە ناو تەواوی ئەم بازنەیە کە ئەگەر کۆمپانیای دیلۆیت وەکو نمونە وەرگرین و داهاتی خەرجی 9 ملیارد دۆلارەکە وەربگرین، حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵەوەی بانگەشەی شەفافیەتەکە لەگەڵەوەی نەوت ئەفرۆشێ لە هەمان کاتا یاسای بودجەی تایبەت بەخۆی نییە
و حکومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2014 تا ئێستا کە ساڵی 2022 بە بەردەوامی نەوتی فرۆشتووە، بەڵام وە لە هەمان کاتا بە درێژایی ئەو ماوەیەش ماوە بودجەی بۆ هاتووە لە حکومەتی عێراق، بەڵام تا ئێستا خاوەنی هیچ بودجەیەکی تایبەت بە حکومەتی هەرێمی کوردستان نیە. دوایین ساڵ کە بودجە هەبوو لە هەرێمی کوردستان ساڵی 2013 بوو. جگەلەوە ئەمە لە ساڵی 2011 تا ئێستا هیچ حساباتێکی ختامی نەچۆتە پەرلەمانی کوردستان. ئەمە لە هەمان کاتا لەگەڵ ئەو پارانی دیکە کە بۆ حکومەتی هەرێم هاتووە لە عێراق تا ئێستا حساباتی ختامی نەنێردراوە بۆ حکومەتی عێراقیش. بۆیە حکومەتی عێراق و بەتایبەت وەزارەتی نەوت لە ئێستا داوا دەکات جگەل لە کۆپی گرێبەستەکانی نەوت کە لە ساڵی 2004 و 2005ەوە حکومەتی هەرێم بە ئەنجامی گەیاندووە، جگە لە کردنەوەی حسابێکی بانکی لە شوێنێکی متمانە پێکراو، لە هەمان کاتە داوا ئەکات داهاتی نەوت و خەرجەکانی بۆ حکومەتی عێراقی هەناردە بکرێت. ئەگەر حکومەتی عێراق ئەم بابەتە بە هەستیاری لەگەڵ حکومەتی عێراق وەربگرێ و هەندێک جار بە ناوی بابەتی پۆپۆلیستیانە عێراق بکا بە دوژمن و لە هەمان کاتە شەڕ بۆ پۆستەکانی بکە، بەڵام حکومەتی هەرێمی کوردستان نەیتوانێەوە لەگەڵ پەرلەمانەکەی خۆی شەفاف بێ، نەیتوانێەوە لە شێوازی ئەو گرێبەستانی کە ئیکات لەگەڵ کۆمپانیا بیانیەکان بە جۆرێک گرێبەست بێت کە لە پێناو ئێستا و داهاتووی هەرێمی کوردستان و نەوەکانی داهاتوو بێت. لە هیچ شوێنێکی دنیا نییە وڵاتێک یا هەرێمێک نەوت هەناردە بکە، بەڵام لە هەمان کاتیشا زۆرینەی قازانجەکەی بۆ تێچوونی دەرکردن و فرۆشتنی نەوتەکە بێت. و لە هەمان کاتە و ئەم حکوومەتەش قەرزەکانی بە بەردەوامی کەڵەکە بێ و نەتوانێت ئەم نەوتە بۆ ژێرخانی بوارەکانی دیکەی بەکاربێنێ. و ئەگەر ئێمە ئێستا قسەمان لەسەر داهاتی نەوت بێ، ئەبێ قسە لەسەر داهاتەکانی دیکەی ناخۆی بکەین، وەکو خاڵە سنووریەکان کە بە هیچ شێوازێک تا ئێستا داهاتەکانیان دیار نییە و بە هیچ شێوازێک بەڕوونی باز لەم داهاتانە و سەرچاوەکانیان ناکرێت. ئەمە جگەلەوەی دەیەها کۆمپانیای دیکەی قاچاخن لە خاڵە سنووریەکان کە سەر بە پارت و ناوەندەکانی دیکەی دەسەڵاتن کارەکەن. بۆیە ئەگەر بەراوردی ئەم شێوازە داراییە بکەین لەگەڵ ئەوەی کە چۆن خەرجەکانە کرێ و خەڵک لە داهات لە ئاستێکی زۆر مەترسیدار و خراپدا دەکرێ بڵێن نەناردنی نەوتەکە زۆر بە قازانجی هەرێمی کوردستانە. سوپاس دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژ کورت و دەگەڕینەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی گیانی و دەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگێی ئاوی سلێمانی. کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرە. کۆمپانیەکەمان لە وەرزێکی نوێدا هەڵدەستێت با گەشتی پیرۆزی عومرە بۆ هەردوو شاری مەککەی پیرۆز و مەدینەی درەوشاوە. گەشتی پیرۆزی عومرە ئارامی و ئاسوودەی ڕۆح و دڵ و دەروونە لەگەڵ پیرۆزیەکانی خوای گەورەدا. گەردەتەوێت گەشتێکی مانی و ڕۆحی ئەنجام بدەیت و زۆرتر سوودمەند بیت و زانیاری دەستکەوێت لەسەر شوێن و جێگا پیرۆزەکان، ئەوە بە دڵنیاییەوە لە کۆمپانیای سەماوات بەدەستی دەهێنیت. گەشتەکانی کۆمپانیای سەماوات بە سەرپەرشتی عەبدوڵڵا مەلا سەعیدی سیاگوێزیە. ناونیشانی کۆمپانیای سەماوات سلێمانی دارۆغا، خوار مزگەوتی دارۆغا. تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. مامۆستا نەبەرد سەبارەت بە دابەشنەکردنی موچەی مانگی سێ بڵێنەوە 200 میلیارەکە گەیشتووە، نرخی نەوت بەرز بۆتەوە، 12 خاڵی سنووریمان هەیە، باج و ڕسومات هەیە. هۆکارەکەی چی وەسەبارەت بۆش کە بەشێکی سەخانەنشینەوە بەشێک لە موچەخۆران و فەرمانبەرن موچەی مانگی دووشیان وەرنەگرتووە ئەوە مردنی خانەنشینیش لەسەری موچە. طبعاً کا حەکیم ئەگەر باس لە داهات بکەین هەر بەپێی ژمارەکان
ئەو ژمارانەی کە بۆ منە خودی سەرۆکی حکوومەت ئاماژەی پێەکە بەس لە فرۆشتنی نەوتە بۆ مانگی دوو نزیکەی 8 ملیار 867 ملیارمان بۆ ماوەتەوە لە مانگی دوو بەس بۆ موچە بەس لە فرۆشتنی نەوتە جگە لە 867 میلیارێکە لە فرۆشتی نەوتە لە مانگی دووە ماوەتەوە داهاتی ناوخۆمانەیەکەوەکو ئاماژەی پێەکەن ئەگەر بە کەمترین ڕێژەشوەری بگری 200 میلیارد دیناری عێراقیەکە ئەمە بۆ نمونە تریلیۆنێک و 67 میلیارد بۆ نمونە دیناری عێراقیەکە 30 میلیاریش بۆ نمونە داهاتی ئەوپەیمانیەکان واتە تەنها بە پێی ژمارەکان ئەگەر وەری بگری وەکو ئاماژەم پێکرد ئەگەر ئەستنادن بەو فرۆشتن نەوتەی کە حکوومەتی عێراقی بە 95 دلار بۆ نمونە بۆ مانگی دوو دیاری کردووە حکوومەتی هەرێمی کوردستان بەو نرخەبی فرۆشێت و لە ساڵ 42 بۆ بگەڕێنێتەوە کەوا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بێ ئەوەی 1 دیناری لە بەغاوە بۆ بێت بۆ مانگی دوو کە لە فرۆشتنی نەوت و داهاتە کە وەریگرتووە کە لە مانگی سێ بۆ نوێتە خەرجی مانگی سێ ئۆتۆماتیکیان حکوومەتی هەرێمی کوردستان خاوەنی 1 تریلیۆن و 100 میلیارد دیناری عێراقیە جگە لە 200 میلیارە جگە لە 200 میلیارەکەی حکوومەتی عێراقی کە بۆ هەرێمی کوردستان هاتووە خۆگۆ بۆ نمونە گەر بێت و مقارنەیەکن لەگەڵ خەرجی موچە وەکو ئاماژەی پێەکەن زیاتر لە نزیکەی 902 میلیارد 900 میلیارد دیناری عێراقیەکە کەوا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بە کەمترین ڕێژەی داهاتی ناوخۆ دیاری بکەین بەپێی ئەرقامەکانی خۆیان طبعا من ئاماژە بەو ئەرقامە دروستانە ناکەین تەنها بە ئەو ئەرقامانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە داهاتی سلێمانی و داهاتی هەولێر و دهۆکەوە بۆ نمونە داهاتی فرۆشتنی نەوت ئاماژەی پێەکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ لە ئێستادا بێ ئەوەی 1 دیناری حکوومەتی عێراقی ئیزافە بکە خاوەنی 1 تریلیۆن و 100 میلیارد دیناری عێراقی بێ کەوا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە ڕوون و ئاشکرایە کە داهاتی لە بەردەستە هەیە بۆ دابینکردنی موچە و پێدانی موچە بۆچی موچە نایە هۆکارەکەی تەناو معادلە سیاسیەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر بنەمای عقڵێتی ئیدارەدانی دەوڵەتی بەڕێوە نابرێت لەسەر بنەمای بۆ نمونە عقڵێتی حزبی و بۆ قەبیلەی بەڕێوە ئەبرێ بۆ نمونە گەر بێت و نیزاعێک بکەوێتە نێوانی ئەم دوو قەبیلەیەوە لە سنووری سلێمانیەوە لە سنووری هەولێرا دیسانەوە بۆ نەبێت 6 ملیۆن هاوڵاتی باجی ئەمە بن یعنی من هەمیشە وتومە و بەڕاستی بۆ نمونە بێمە حزابە سیاسیانە هەمیشە تاوەکو ڕۆژەی کە هەن سوپاسی هەرێمی کوردستان و هەونشتیانی هەرێمی کوردستان کە نەزانی کە حەکیم بۆ نمونە تەواوی ئەو خەڵکانی کە بە ناوی عیملاقی گەورە بۆ ناوی وەزیر و بە ناوی مەکتەبی سیاسی و بە ناوی ڕئیسی حزب و ڕئیسی حکوومەت و ڕئیسی هەرێمەوە تەواوی ئەمانە گەر بۆ نمونە هەمویان کۆ بکەیتەوە لە هۆڵێکا دایبنیتەوە مقابلەیەکیان کەی بۆ بچووکترین هەلی کارێک بڕاتە بێ بۆ کەسێکیان عقلێت و بیرکردنەوەی ئەویانەیە کە لە بچووکترین کۆمپانیای بۆ دنیای دەرەوە وەربگیرنەوەکو کارێک کەوا بۆمانە بۆ هیچ دنیابینێک و عقلێتێکی ئیدارەدانیان نییە تەنها نیزاعێکی پاشکەوتوی 50-60 ساڵەیە بۆ نمونە یانی لەسەر ئەو بنەمایە حکوومەتی هەرێمی کوردستان وڵاتیان هەرێمی کوردستان بەڕێوە بن هەر ئەمەیەوە کاری کردووەکە ئەی سەبارەت بگیان لە زانی خانەنشینە ئێستا وا بڕیار بوو کە چاکی بکەن ئێستا بڵێن ئەمبوڵانسیان بۆ دابین کردوون هاوسەرۆکیەکێتیش بەڕێوەبەری بانکی ناوەندی هەرێمی بان کرد بۆ لای خۆی و دوای ئەوش وزان ئەمبوڵانسێکیان دانابوو واللهی من طبعا بۆ منە هەمیشە وتومە عادەتەن وەکو لە تەواوی فەیلسوفەکان لە بواری ئیدارا باسیەکەن ئەڵێت کەسی سەرکەوتو لە بواری کاریگەڕووی دەوڵەتە ئەوەیە کە هەندێک جار بۆ منە بازنگێکی بەهێزی ئیستیشاری بۆ خۆی دروست بکە و هەندێک کاتیش ئەو بازنگە ئیستیشاری و ڕایوەشکارانە خۆی تێپەڕێنێت و خۆی مەیدانیە لەمس و بۆ منە تەچی بۆ منە کێشە و مەشاکیلەکانی هاوڵاتیانی مەملەکەت و ناوچەکەی خۆی بکە من ڕێزم بۆ نمونە بۆ ئەو دیدگا و ئایدیایانە هەیە کە بەڕاستی هاوسەرۆکیەکێتی ئەبوایە بۆ کۆمەڵێک ڕایوەشکاری بای ئەوە تێگەیشتووی لە بەردەسە هەبوایە دابینکردنی ئەمبوڵانس نەک بۆ نمونە کێشەکە بۆ نەحلناکە ئەوەندەی ترە کێشەکە قورسەکە ئەوێ بۆ نمونە هاوسەرۆکیەکێتی ئەو سافە بەهێزەی کە خودی براکەی جێگری سەرۆکی حکوومەتە لە ناو کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە هەن بای ئەوە زەختیان بکردایە کە پێویستە بۆ داهاتی سنووری سلێمانی کە جگە لەو داهاتە ناوخۆ کەمەی کە هەیەتی ئەو داهاتی تری بۆ لە هەولێرەوە بۆ تەکمیل لە بکرێن نەکو بۆ ئەمبوڵانسێک دابنیت و بۆەوەی کە خاننشینەکە مردو بە ئاسانی بۆ بخێتە ناو ئەمبوڵانسەکە کۆتایی بە ئەو سلسلە بۆ ژیانەی بێنی کە و هاتووە بۆ تەنها چاوەڕی 200,000 ئازانی بەڕاستی کا حەکیم عیبەیەکی زۆر گەورەیە لە هەرێمێکی 5 ملیۆن نەفەریە ڕۆژانە بۆ نیو ملیۆن بەرمیل لەو تەناردە بکەیت و هاوڵاتی لە سری وەرگرتی ناناخوتە خاڵی فەرمی سنووری تەوێ گیان لە دەست بە بەڕاستی بۆ ئەمە عیبە و شەرمەیە من نەمیشە وتومە ینی پێشەوەی بێمە بەرنامەکەی بەڕێستان لەگەڵ برادێکە مناقەشەوە مانە کرد خودی بۆ نم کێشانە بۆچی تەراکۆمەکە ئەوەیە کە بۆ ببینە
باوکی کامێک لەم خاوەن ئەحزابان و سەرۆکی حزابانە لە سری خانشینیا وەستان و بۆ موچەوە بگرن ئەرە بەڕاستی بۆ نمونە دەکرێت ئەو 950 لە وەزیر و بەڕێوەبەری گشتی و ڕاوێشکارانەی کە لە هەرێمی کوردستانە بە تەقاعودی و پەرلەمان بە تەقاعودی خانشین کراوە ڕۆژێکم 950 کەسە بێنی لە سری بانکان لە هەرێمی کوردستانەدا بەشیان بکەی بە هەر لە بەیانی تا ئێوارە 3 ڕۆژ چۆ بکەن لە سرا بوەستن و کاتە معاناتی خەڵکی ئەزان نەزانی بۆ نەکا حەکیم کە سوکاری ئەمانە و باوکی ئەمانە و ڕئیسی ئەمە حزبانە هەمویان بۆ نەخاوەنی موچەی تەقاعودین بەڵام هیچ کاتێک ئەگەر ڕۆژێک بێن لە سری بانکیا بوەستن و کاتە معانات ئێمانەزان من لە ساڵی 2016 پرۆژێکم تەقدیم کردەوە پارێزگای سلێمانی بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ حلکردنی پێدانی موچەی بۆ نەخانشینان و بۆ نمونە کەمەندامان بەڵام ئەو پرۆژانەی کە لە ساڵحی هاوڵاتیانەیە کە لە قازانجی هاوڵاتیانەیە هەمیشە بۆ نمونە لە نەتیجە ئەم دەسەڵاتدارانە وایانە بیرن کە دژی ئەمانەیە چونکە بەڕاستی ناکرێت ئێستا لە حکومەتی عراقیات تۆ سێریە مەحزەلێ بکە بۆ حکومەتی هەرێمی کوردستان یعنی مانە بەڕاستی بێ شەرم بکەن لەوەی کە ناوی خۆیان وەکو ئیدارەدانی دەوڵەت و وەکو وەزیر و وەکو حکومەتی عراقی ڕۆباستەوە کە موچەی خانشینی مانگی 4 بۆ خانشینەکان دابش ئەکەن و جگەلەوە پێشان خستووە مکافئەیەکی 100,000 بۆ موچەخۆرانی کە موچەکان لە 500,000 کەمترە ئێبیان ئەبینی لە حکومەتی هەرێمی کوردستانە خانشینەکان جگەلەوەی نزیکەی 30 موچەی کامیلیان فەوتاوە تاوەکو ئێستا موچەی مانگی دویان وەرنەگرتووە کەوا بوو ئاخیر کەسیش موچەوەرەکان بەتەکیدی ئەمە دەرخەری ئەوەیە خۆکا حەکیم بۆ نمونە حلکردنی ئەم پێدانی موچەی خانشینەمە ئەمە فەزڵ و شانازی نییە بۆ ئەم دەسەڵاتدارانە موچەی خانشین لە نەتیجە ئەوەیە کە هەموو موچەخۆرێک مانگانە لە ساحەوتی موچەکەی بڕا و دەبایە بخرێتە سندوقێکەوە و مانگانە بە خۆی ڕای بکێشە بە سوپاس دەکەم دەگەڕێم وڵات نیازخان دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم سەبارەت بەو گیانلەزانی ئەو خانەنشینانە پێت وایە دەبوو کێ سزا بدرابە هەرچەندە لیژنەیەکیش پێکات بوو لە وەزارەتی دارایی و سەرۆکاتی داواکاری گشتی کە 4 خانەنشینی بڵێن گیانیان لەدەستدا بوو یەکیشیان هەر بە ڕووداوی هاتوچۆ بڵێن 4یشیان لە بەردەم بڵین بانک قەرەسەرەی موچەیە دەبوو کێ سزا بدرێت نەدەبوو سەرۆکی حکوومەت و جێگرەکەی ڕاستەوخۆ بەرپرسیارنی نەک بەڕێوەبەری بانکێک و ئەوانە کاک حەکیم لە هەر وڵاتێک ئەگەر هەر حکوومەتێک خاوەن بەرپرسیارەتی تەواو و دروست بێت لە مامەڵەکردنی بەرامبەر بە هاوڵاتیەکانی ئەم حکوومەتە ڕاستەوخۆ پێویستە دەست لە کار بکێشێتەوە و تەواوی ئەوانەی کە بەرپرسن لە گیان لە دەستدانی ئەم خانەنشینە بە تەمەنانە ڕاستەوخۆ پێویستە لە پۆستەکانیان نەهێڵدرێن و ڕوبەڕووی دادگاییکردن و سزا ببنەوە سزا یاسایی هەڵبەت بەڵام ئەوەی کە ئێمە لە بەرامبەر خانەنشینانی بەساڵاتچوو و چۆنێتی مامەڵەکردن و چۆنێتی دابشکردنی موچەیەک ئەیبینین کە کەمترە لە 250,000 و ئەبێ بڵێم موچەی خانەنشینی هەر پەرلەمانتارێکی خانەنشین یا هەر وەزیرێکی خانەنشین لە حکوومەتی هەرێمی کوردستان 50 قات زیاترە لە موچەی کەسێکی خانەنشین کە لە سرەی وەرگرتنی موچەدا ئەمرێت یاخود 40 هێندە زیاترە لە موچەی کەسێک کە لە سرەدا لە هۆش خۆی ئەچێ بەناچاری ئەبرێت بۆ نەخۆشخانە هەموو ئەم لیژنانەی کە پێکهێنراون بەڕاستی بۆ شاردنەوەی دۆسیەکەی چونکە دۆسیەکە بۆ خۆی ڕوونە ڕێکارێک و شێوازێک لە دابشکردنی موچە پێڕەوەکرێت کە پڕە لە شکاندنی کەرامەتی ئینسان پڕە لە سوکایەتیکردن بە ئینسان ئەم کەسانە هەر هەمویان ساڵانێکی زۆر خزمەتیان کردو شەقامەکانی وڵاتیان پاک کردوتەوە لە چەندین فەرمانگە لە چەندین ناوت خزمەتیان بەم وڵاتە کردووە ئەم کەسانە لە بری ئەوەی کە بەناچاری بێن لە شەوەوە تا سبەینێ و دواتر بۆ چەندین کاتژمێر چاوەڕوان بن ئەمانە پێویستە لە ماڵێکی شایستە بە شەرەفمەندی و بە کەرامەتێکی تەواو بژین نەک برسی بن نەک پێداویستی دەرمانیان هەبێت نەتوانن نەخۆراکی پێویستیان هەبێت نە چارەسەری پێویست وەربگرن بەڵکو ئەمەی کە هەیە شێوازێکە لە چەوسانەوەی زۆر ڕوون و ئەوەی کە هەیە بەڕاستی جیاوازترە لەوەی کە ئەم کەسانە ڕاوێشکاریان نەبێت یاخود من بارودۆخانە نەزانن نەخێر لە سەرۆکی حکوومەت و تەواوی بەرپرسانی یەکێتی بە هاوسەرۆک یاخود بە هەر ناوێکە کە ئەم پارتە سیاسیانە هەیەە سەرجەمیان نەزانن کە بارودۆخ بە شێوازێک ئەڕوا هەر ئەو شەوەی کە خانەنشینان ئێشکیان دەگرت لە بەردەم بانک یەکێک لە بەرپرسەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوەبەری بانکی نرد بۆ ئەوێ بۆیە هەمویان ڕاستەوخۆ ئەزانن کە چ بارودۆخێک ئەبوزەرێت بەڵکو بابەتەکە ئەوەیە ئەم هێزە سیاسیانە بە تێک ڕائامادەنین دەست لە دزی و لە قوتی خەڵکی هەژاری هەرێمی کوردستان هەڵبگرن و ئامادەنین دەستبەرداری تۆزێک لەو دزیە ببن کە بە درێژایی ساڵانی ڕابردوو دەستیان پێگەشتەوە تا ئێمە ڕۆژانە ئەبینین
خەڵک لە بەردەم بانقەکان لە هەرێمی کوردستان ئەمریکاک حەکیم بەڵام لە هەمان کاتە مڵک و ماڵەکانی سەرۆکی حکومت لە ئەمریکا ئاشکرا ئەبن مڵک و ماڵەکانی بنەماڵی بارزانی و تاڵەباری لە دووبەی و لە ئەوروپا و لە شوێنەکانی دیکە ئاشکرا ئەبن بۆی ئەمە بە تەواوی ناڕاستە و ئەو شێوازەی کە لە هەژارکردنی خەڵک پەیڕەو ئەکرێت زۆر مەترسیدارە و بەڕاستی ئینسانە بێ پرسیاری ئەوە بکات ئەمانە ئەیانوێت لەوە زیاتر داهاتووی هەرێمی کوردستان بەرەوکوێ بەرن و وەڵامی ئەم پرسیارە خۆمەی دەمەوە ئەوەیە کە داهاتووی هەرێمی کوردستان لە سایی ئەم جۆرە لە سیاست و لە حکومڕانی زۆر تاریکتر و مەترسیدارترە چونکە ئەمانە هیچ پاشگەز بوونەوەیەک پیشان نادەن لە سیاسەتەکانیان لە ناوخۆی هەرێمی کوردستان نە لە سیاسەتەکانیان لەگەڵ حکومەتی عێراقی و نە لەگەڵ مامەڵەکردن بە دۆسەی نەوت لە ئاستی وڵاتانی هەرێمی و لە ئاستی نێودوڵەتی بۆ نمونە هەر ئەو گرێبەستە 50 ساڵەیە کە حکومەتی هەرێمی کوردستان باشتر وایە بڵێم پارتی دیموکراتی کوردستان و هێزە بەشدارەکانی حکومت لەگەڵ تورکیا هەیەە داهاتووی هەرێمی کوردستانی بە تەواوی تاریک کردو بۆیە ئێستاش ئەگەری زۆرە قمارێکی دیکە بە گازی هەرێمی کوردستانەوە بکرێت لە ڕێگەی گرێبەستێکی دیکە لەگەڵ دەوڵەتی تورکیا و بەشێکی وڵاتەکانی دیکە لە کاتێکا کە ئێستا جیهان بۆ خۆی لە بەردەم کۆمەڵک شەڕی گەورەیە بۆیە ئاسانە کە هەرێمی کوردستان تێوە بگلێنن لە تەواوی ئەو شەڕە گەورانی کە لە دنیا ئەگوزارێت باشە لەسەر غازەکەش دەمێستێنت بزانم بە سەبارەت بۆی کە ئێستا بۆ پۆستی سەر و کۆمار باز لەوە دەکەی کە پارەیان بردۆتە بەغدا هەردوو هێزەکە بەڵام چاوەڕێی 200 میلیارەکەی بەغدان ئەمە ناودەنێن چی وە سەبارەت بە غازەکەش پێ دوایە تووشی بە دەردی نەوتەکە ببرێت هەرێمی کوردستان ئەگەر عێراق بڵێن ڕێگی لێ نەکات تووشی قەیرانێکی دیکە بکەن بە هەنادەکردنی غازەکە هیچ سیاستێکی ئەقلانە بەتابەت لە دۆسەی گاز نییە زۆر بە دیاریکراوی لە ئێستا ئێمە زۆر بەداخەوە ئەوەی کە لە سای سیاستی پارتی دیموکراتی یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزە هاوبەشەکانی دیکە لە کابینەیەوە کابینەکانی پێشوو ئەیبینین سیاستی نەوت و ئابووری سربەخۆ هەرسی هێناوە شکستی هێناوە و هەرگیز سیاسەتێکی سەرکەوتوو نەبووە لە پێناو بژانەوە و بەهێزکردنی پایەکانی ئابووری لە هەرێمی کوردستان و گازیش ئێستا لە بەردەم ئەوەیە کە هەرێمی کوردستان ئەگەر ببێتە بەدیلێک بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایی کە ئەگەر گۆڕانکاریێک لە سیاسەتی گازی نێودەوڵەتی لە بەرامبەر رووسیا دروست بێ هەرێمی کوردستان جێ بگرێتەوە و بە دڵنیایی رووسیا هەرگیز ئەوە قبول ناکاوە ئەم جۆرە سیاسەتە هەرێمایەتی و نێودەوڵەتی هەرێمی کوردستان تا ئێستا هەر لی تێنەگەیشتووە ئەمیش بەپێی ئەو سیاسەتە هەرێمایەتی و نێودەوڵەتی کە حکومەتی هەرێمی کوردستان تا ئێستا پەیڕەوێکە بۆیە ئەمە قمارێکی گەورەیە بە چارەنووسی هەرێمی کوردستانەوە شایانی ئەوە نییە و پێویستە بەڕاستی هەموو لایەک فشار بکەین بۆ وەستاندنی ئەمە چونکە ئێمە هێشتا قوتارمان نەبووە لە نەفرەتیەکانی نەوت لە هەرێمی کوردستان کە لەبری ئەوەی بێتە هۆی بەرەوپێشچوونی کەرتەکان لە هەرێمی کوردستان بۆکو بۆتە هۆی دواخستنی ئەم کەرتانەوە چەسانەوەی خەڵکو و هەژارکردنی زیاتری و دوایین قسە ئەەکەم و ئەگەر خەڵک تەنیا نەوت ببێنێت لە چوارچەوەی قازانجی دارایی و برسیکردن و هەژارکردن ئێمە لە ناو هەڵەیەکی گەورەی نەوت بۆتە هۆکاری ئەوەی کە ژینگەی هەرێمی کوردستانی ژوێران کات لە زۆر شوێن بۆتە هۆکاری ئەوەی کە سەرچاوەکانی ئاو بە هەدەر بداوە ئاوی شیرین لە ناو ببە بۆیە ئەوەی کە هەیە باشەنیازخان بە کورتی زۆر مەترسیدارتر و گەورەترە باشە سەبارەت بە برنی پارەی هەرێم بۆ بەغدا بۆ کڕینی پەرلەمانتارەکان ئەگە بە کورتی بێ سوپاس دەکەم بۆ پۆستی سەرۆک کۆمار کە لێرەش دەڵێن پارە نیە بۆ موچە بە کورتی بێ سوپاس ئەوان هەمیشە پارەیان هەیە بۆ کڕینی دەنگی ناڕازی خەڵکی جیاواز نەکرد بەغدا ئەوە تا لە هەرێمی کوردستانیش بە درێژایی ساڵانی ڕابردوو کەناڵ ڕاگەیان نەوتاویەکانی خۆیان بە ساڵانە بە چەندین ملیۆن دۆلار بەڕێوە ئەبن ئەوانە هەمیشە خاوەن پارەن بۆ دۆسەیە کە بیانێ بۆ بەرژەوەندی خۆیان بەکاری بێنن بەڵام هەرگیز خاوەن پارە نین بۆ شتێک کە بیانێ بۆ بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان و داهاتوی هەرێمی کوردستان بەکاری بێنن سوپاس دەکەم مامۆستا کاتمان زۆر کەمەوە سپارەت بە چارەسەر وتت بۆ موچەی خانەنشینان هەیە چارەسەرەکە چی کە ئێستا بۆ نمونەکەەوەی کەمە دووبارە نەبێت و حاڵەتی گیان لەدەستدان ئەو پاڵەپۆستوێ دروست نەبێت طبعاً بۆ چارەسەر نەک بۆ خانێشتنە بۆ موچە خۆرەکانەوە تانەکە یەکەم سویلێکی نەقدی باش لە بانکانە هەبێ جامە داهاتی ناوخۆ بێ داهاتی فرۆشتنی نەوت بێ و خەرجی و داهاتی بازرگانەکان بێ کەم سویل لە بانکانە هەبێ و کاتە ئیشکالاتی بۆ دابشکردنی موچەر بە هیچ شێوەیەک نابێنێتەوە بۆ خانەشینەکان هەمویان کریدیت کارتیان بۆ دروست بکرێت و لە کاتی خۆیان ناتوان بۆنە بە کارتەکانی خۆیان بیانێ بۆ نەموچەکانی خۆیان وەربگرن و منەمێ بۆ ئیزافەیەک بۆ بابەتی غاز بکەم بەڕاستیە چەندەکە من بۆ خۆم لە بوارە دیتۆراکەمان لەسەر نەوت و گازە
زیاتر بەبەسەکە لێرە ئەوەیە بەڕاستی ئێمە گەر بێت و مقارنەیکەین کە ئەمە توانێت وەکو مێژوویەک بۆ وڵاتیان هەرێمی کوردستان بیڵینەوە ئێمە هەرێمی کوردستان لە نێوانی بۆ منە دوو ئامۆزایەکیان لە ماوەی 8 ساڵە 32 میلیارد دلاری ئەمریکی لە ڕێگەی فرۆشتینەوە قەرزی هێنایە سەر حکومەتی هەرێمی کوردستان ئەبێت چاوەڕوان بینێ ئامۆزایانشیان لە ڕێگای کۆنتراکتی غازەوە چەند میلیارد دلاری ئەمریکی قەرز بێنێتە سەر هەرێمی کوردستان بەشدار نییە لە نەوتەکە بە تایبەت 100%ێکی بەشدار هیچ قابلی مناقەشەکردن نییە ئەسڵەن پرسیار جدیەکە لێرە ئەوەیە هەرێمی کوردستان بۆ غازە فرۆشی پێداویستی ناوخۆ ئێستا پڕکراوە نیە نە لە کارەبا نە لە غازانی ئەزانی کا حەکیم ئەم ڕقەمەی کە ئەمڕۆ بۆ منە کۆمپانیا دیلێت کە ڕەنگە بەشێکی زۆری هاوڵاتیان هایلێتیان نەکرد بیان تەرکیزیان نەکرد بێ باس لەوە کە حکومەتی هەرێمی کوردستان نزیکەی 2 میلیۆن بۆ نمونە بەرمیل نەوتی بۆ پاڵاوگە ناوخۆکان بۆ منە دابین کردووە ئەزانی بۆ نمونە 1 لتری بەرهەمی بۆ نەوە پاڵاوگە ناوخۆیانە بە سعری بۆ نەوە حکومەتی عێراقی دەسەڵاتیانی حکومەتی ئاڵۆتیانی هەرێمی کوردستان نەکوتووە ئەوەی کە کۆمپانیای کاری شێکاوەر لە هەولێرا بۆ چەند مەزیخانەی کەم بە 690 دیناریا بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکرێت بۆ ئەوە کەمتری بێ لە 400 دیناری عێراقی کەوا بوو ئەوەی کە بۆ نمونە دەسەڵات دارانە دەستیان ناوەتێ تەنها ئەوەیە کامانە بۆ هەستەکەن بە میوانێکن کە چۆن بۆ تۆ کەسێک میوانێک کە تێ سەعات دەگاتە نزیکەی دەیشەوەیت لەوایە کە بڵێ باخوا حافیزی بکەم و هەرچی بۆ نم میوە و پێداویستەکانی بەڕەنگ لە بەردەستی خۆیان بخواتەوە ئەم حکومەتی هەرێمی کوردستانەوە ئەم دەسەڵات دارانە ئەزانن تەمەنەکانیان لە کۆتایەیە بۆیە دەست بۆ هەرچی جومگەی دارایە بە نوقەریکی کۆکردنەوەی داهاتوو بۆ نەسەفقاتی دارایینەوە بانقەکانی بۆ نمونە دنیای دەرەوە و کۆمپانیا و بزنسەکانی لە دنیای دەرەوە بەهێزتر بکەن بۆیە من دوو هۆکارە بینم یەکەمیانەوەتانێک کە حکومەتی عێراقی ئەم کابینەیە گەر دروست بێ حکومەتێکی بەهێزە بێ حکومەتی عێراقی کە بەهێز بێت ئەمانەی ئێرابی هەتا بێ بچووک و بچووکتر ببنەوە خۆیان 100 جار بچەمێننەوە و بۆ نمونە ئەگەر حکومەتی عێراقیش بەو شێوازە بەهێز بێ تەواوی سێکتەرە ئەو عقودانەی کە ئەمانە کردویانە بێ هەمویان هەڵبوەشێتەوە وەزارەتی نەوتی عێراق داوای کردووە کە لە ماوەی 15 ڕۆژە تۆماری داهات و هەناردە و داهاتی نەوتێرم ڕاستی عێراق بکرێ کۆمپانیایەک دروستکرێ بۆ نەوتی کوردستان کا حەکیم ئەگەر متابعی بۆ کەناڵە عەرەبیەکان و پەرلەمانتار عەرەبیەکان بکەی بە تایبەتی ئەم خولە کە من بۆ بەڕاستی چاودێرێکیانە بم بە خاتری بابەتەکەی خۆمەوە ئەم خولە بۆ نمونە هۆکارێکە بۆ ئەوەی کە حکومەتی هەرێمی کوردستان ئەم سەر لێشەوە ئەم پاشاگردانی و ئەم ئەنتەریاتانی کە بەسەر وڵاتانی هەرێمی کوردستانەکان درێژەی پێ نەدێتووە کۆتایی ببێت ئەمەشی کە حکومەتی هەرێمی کوردستانە بە تایبەتی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە بواری سێکتەری غازاییکەن و بەڕاستی ئایندی هەرێمی کوردستان ئەوە نێترە وێڵ و تاریکەکەم زۆر سپاس بۆ بەڕست نەبەردکەریم پسپۆری دارایی لە ستۆدیۆ هەروەها نیاز عەبدوڵڵا ڕۆژنامەنووس سوپاسی بەڕێزیتان دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ